بە زۆری وێنەم دەگرت، بەڵام بە درێژی 23 خولەک راپۆرتی ڤیدیۆییم بۆ تەلەڤیزیۆن ئامادە دەکرد، دوکمنتاری بۆ تەلەڤیزیۆن کە دواتر لە هەموو جیهان پەخش دەکرا. یەکەم جار بۆ راپۆرتی تەلەڤیزیۆنی لەسەر کورد بڵاو بکرێتەوە. پێش من کەس ئەمەی نەکرد بوو. ئەوە پەخشکرا و دواتر چەندین راپۆرتم نووسین بۆ کامەران بەدرخان. یەکەم دیداری تۆ لەگەڵ ژەنڕاڵ بارزانی باسی ئەو دیدارەمان بۆ بکە، ینی چۆن بوو، چەند وێنەت گرت، ینی هەموو وێنەکانت بە یەک ڕۆژ گرت، چەند مایتەوە لەگەڵیان؟ بەڵێ ئەمە چاوپێکەوتنەکەیە. ئەمە وێنەی ئەو کاتەن کە بۆ یەکەم جار بینیم. لەسەر کورسێکی ئەلەمونیۆم و پلاستیک دانیشت بوو. چاوەڕێی فواد عارفی دەکرد. منیش چوون بۆ لای. فەرمووی لێکرد بوو چای بۆ داواکردم. کەسی دیکەشی لێبوون. ئەو کاتە من چەند وێنەیەکم گرتن. کەواتە ئەو کاتە ئەو وێنانەی فواد عارفوان کە گرتوتە تۆ گرتوتە لەگە مەلا مستەفا؟ بەڵێ بەڵێ بێگومان. کۆی گشتی 1000 وێنەم گرت. ئەو لە زۆربەیاندا هەبوو. لە کۆنفرانسەکەی کۆیە و لە کاتی هاتوچۆ لەگەڵ پێشمەرگەکان. ئەزانی بۆچی هاتبوو؟ فواد عارف بۆچی هاتبوو بۆ شاغ؟ ئەو کاتە گفتوگۆ هەبوو، مفاوەزات هەبوو، ئەوەی بزانیت بۆچی هاتبوو بۆ لای مەلا مستەفا؟ بۆ گفتوگۆ هاتبوو؟ مەلا مستەفا هەمیشە هەوڵی دەدا دانوستاندم بکات، هەمیشە و هەمیشە، بەڵام دەمتوانی ئەو کاتیش بەباشی تێبگەم. ئەو پێی دەگوتم ئەگەر بتەوێت دانوستاندم بکەی دەبێت دەستیشت بەهێز بێت. هێرش دەکەیت سەر سەربازگەیەک، شوێنێک کۆنتڕۆل دەکەی، پاشان دەست دەکەی بە دانوستاندن. بەڵام ئەگەر لاوازبی کەس دانوستاندنت لەگەڵ ناکات. هەمیشە بەو جۆرە بوو. لەگەڵ هۆزەکانی شەروا بوو، چونکە زۆربەی هۆزەکان پشتگیری شۆڕشی ئەیلولیان نەدەکرد. ئەوان هێشتا لەگەڵ بەغدا بوون. لەو کاتەدا ژەنەڕاڵ قاسم دەسەڵاتی بەدەست بوو. بەس تۆ چەند مایتەوە لەوێ؟ ئەو ماوەی کە لێ بووی هەمووی لەگەڵ پێشمەرگە و مەلا مستەفایە بووی؟ ئەو کاتێ ڕۆشتمەوە مەبەستم یەکەم جارەکەی بۆ کوردستان. پێم وایە ناوەڕاستی مانگی کانونی یەکەم گەشت بوو، 29 مایس ڕۆشتمەوە. زۆربەی کات لەگەڵ بارزانی بوو، بەڵام جاری وا هەبوو دەبوایە بڕۆم وێنە بگرم. بۆ نمونە لە کاتی شەڕەکەی باتوفا، لە کاتی شەڕەکەدا چوون بۆ باتوفا. لەو کاتەدا چەندین هۆزی کۆچەری هەبوون لە کوردستان. کاتێک ڕێگەکە گیرا بەرەو سنووری ئێران، لەو کاتەدا بۆ ماوەی هەفتەیەک لێی دوور کەوتمەوە، بەڵام دواتر هەمیشە دەگەڕامەوە لای ئەو.